حقمان چه بەسەر دوو بەتاڵەوە یەکتری ئەخوان ئەمەمان چۆکەی کارێمی ئیتر تۆ بۆ ئەتەوێت لەسەر ئەم دینە لامبەی بۆ دینێکی تر نا ئەمان با کوفریشکە نەتەوەگەی خۆمە ئەمان با کوفریشکە کەسوکاری خۆمە ئەمان با کوفریشکە حیزبەکەی خۆمە ئەمان با کوفریشکە تاقمەکەی خۆم بۆ تۆ لەسەر عەقیدەی لا نەدەم بۆیە لە بینی کەسێکە کە موشریکێکە لە ئەسڵەوە و کەسێکیش کە کەوتووەتە هەڵوەشێنەرەوەی ئیسلامەوە تۆ بۆ مەڵێ بەیەکیان هەڵبژێر کەسیان هەڵ نابژێر باشە هەموو خەڵک ئێستا ئەمڕۆ لەسەر دینی نەتەوەیەتیە تۆ چۆ سەریقەی چێگە بەڵام من لە شەڕە ناچمە سەر دینی کەس هەموو خەڵک ئەمڕۆ لەسەر دینی پەڕۆپەرستیە بەڵام من ناچمە سەرەوە دین لەسەر دینی سەرکردە پەرستیە بەڵام من ناچمە سەرەوە دینە من لەسەر دینی ئیسلام بە پێوەرەکانی ئیسلام هەموو شتێ هەڵەسەنگێنم ناچمە سەرەوە دینانە ئەمڕۆ باویەوەیە ئەمڕۆ خەڵکێک ئەوە بە تۆ فرۆشێتەوە ئەمڕۆ ژیان بۆ ئەڵڵا نەماوە لە لای خەڵک ئیلا ژیانە بێ بۆ خەڵک بێ بۆ نەتەوە بێ بۆ حیزب بێ بۆ پەڕۆ بێ بۆ لایەنێ بێ بۆ شتێ لە بابەتە بێ نایڵم بۆ ئەڵڵا بشت من بۆ ئەڵڵا ئاژیم و هەموو شتێک دووە ئەوە خەمەژێ شەریعەتی ئەڵڵاوە جەل جەلالوه ئەگەر ئیماندارێک هەیە لەم سەر بۆ ئەو سەری زەوی لەسەر ئیمان و ئیسلامە و ئەیەوێ ئیمان و ئیسلام پەیڕەو کرێ من موالات یەکەم و دۆستی بم لەگەڵ یابم لە هەر شتێکە هەر زمانە بێ ڕەگەزێ بێ هەر نەتەوەیە بێ باشە خۆیان کرد بە عیبری قسەیە کرد کە یەهود بە عیبری قساکە خۆیان کرد بە سریانی قسەیە کرد کە نەسارا بە سریانی قساکە خۆیان کرد بە ئینگلیز کە مولحید و ئەلمانی بە ئینگلیز قساکە نەک فارسی و تورک و عەرەب باشە و ئەگەر بێت و کەسێکیش هەبێ کافر بێ دژی دینەکەم بێ دژی ئیسلامەکەم بێ دژی ئیمانەکەم بێ بە هەر شێوەیە دژی بێ دژی هەر بەشێکی بێ من لێی بەریم خۆیان کرد بە کوردی قسەیە خۆیان کرد بە عەرەبی قسەیە خۆیان کرد بە هیندی بوو بە تورکی و بە فارسی و بە هەر شتێک لێی بەریم خۆیان کرد باوکم بوو دایکم بوو خوشکم بوو برام بوو لێی بەریم ئیتر تۆ بۆ ئەتەوێت لەسەر ئەم دینە لامبەی بۆ دینێکی تر نا ئەمان با کوفریشکە نەتەوەگەی خۆمە ئەمان با کوفریشکە کەسوکاری خۆمە ئەمان با کوفریشکە حیزبەکەی خۆمە ئەمان با کوفریشکە تاقمەکەی خۆم بۆ تۆ لەسەر عەقیدەی لا نەدەم هەر لەسەرەوە مجاملەی کەسیش ناکەم با هەموو دنیا جوێنم پێ با بەس ئەڵڵا جەل جەلالوه لێم ڕازی بێ ها ئەمڕۆ ڕۆژ ئەوەیە فإذا أوذي في الله جعل فتنة الناس كعذاب الله کەسانێکی زۆر لەن ئیمانمان هێناوە ئەبەو دینەی تۆی پەروەردگارمە و لەسەر ئەو ڕێبازین تۆ بۆ دیاری کردوین و تۆ پەرستین و تۆ بە پەروەردگار و پەرسرای خۆمان دەزانین بەڵام فإذا أوذي في الله کاتێک ئەوێم دینە پەیڕەوکا وەکو خۆی جوان خەڵکێک هێنا ڕەحەتێک شیاطینی جن ئێستەی بەرە بن یەکسەر لە ترسیەوە پاشگەزە بێتەوە جعل فتنة الناس كعذاب الله أو ناڕەحەت يعني خەڵکی خەنە ڕێی وەکو عذابی الله سەیریەکە يعني چی يعني چۆن عذابی الله يجێڕێتەوە لە تاوان دەمی خەڵکیش يجێڕێتەوە لە حەق ئەو دوانە ئاوایە وەکو یەکسەرەکە چۆن عذابی الله يجێڕێتەوە لە تاوان و خراپەکاریەکان لە ترسی الله نایکە لە ترسی دەمی خەڵکیش ئەگەڕێتەوە لە بەیانی حەق لە پەیڕەوکردنی حەق لە پەیڕەوکردنی دین جاگەر بێت و زیاتر بێ يعني ترسي لە خەڵکی زیاتر بێ لە هی الله خوي أو عيني نفاق يستخفون من الناس ولا يستخفون من الله يخشون الناس كخشية الله أو أشد خشية هو خوي أو خطر هو نفاق أصلي نفاق باشا ويا تو بيي فتني أو خلقه فتني وهو عذابي الله سيرك أي قرب زيادة العذابي الله يبزاني طاو كده تخواه بالسيطة هو نفاق ويتو حمود دنيا لسلك وبيتو بغيتو شوكو عالم بلا منكو عالمنا من بو شواب ما الله ويفرمي قل لا أسوة في الشر هم عالم شيء تسر شر من ناس مسري هم عالم زينة كاو بحلال بزان بحلال نازل هم عالم نتو برسي بحلال زان بحلال نازل نخوا برسي بحلال زان هم عالم برو برسي بحلال زان بحلال نازل من الله برسي بحلال زان وجوان ديار كتو يكبر سلاوه هي بس الله يا قال لي شيء هي ها كيش مني هرچی عالمی شکو بیتو نفاق بک او خوی به مسلمان پیشان لبرچاو ما که هروشنروی اسلام ملدی به مسلمان هذا باشا بو لبین کسیکا که مشرکیکا
لا أصلا وكسيكيش ككوتوتا هلوشين روي إسلامته بملا بيكان أبجيل كسيان الله بشير مجل كسي بدلني رازناكي خوم بدل ثالث الحرب خوم بدل منهج الصحابة بدل ولا سبب أوان جبمانا أحلو استعانا أقبان شيء بس دوبة طالوة يكتري يا أخوان أقبان شيء كي كاريم كيو مشكلة يمين شو نبي عاطفة كاربيو بالبيو أن يتوب كيو تدينية كي كانوا شو نبي قبول يوكي نابي يما ظاهر شيء بينين لسأله حكمين لكيو توحيد وإيمان وإسلامي حقيقي ما بيني بها الواشين روكي لقلين لكيو أجنا ما عندي بشتيتيل همو عالم لقلن بها همو عالم لقلب يبقى كسيان ناين لا سوته الشر